خواتان لێبێت. خێزان و خانەوادەکان نۆماڵە تازەکان هەمیشە لە ساغ و تەندروست بن. تەمەنا دەکەین ئینشەڵڵا کۆتا ساڵی سینگلیش بێ بوو هەموو ئەزیزانی کە سەیری بەرنامەکەمان دەکەن. ڕاستە ئەم بەرنامەی من نۆماڵە، بەڵام بە دڵنیاییەوە بۆ کچ و کوڕە سینگڵەکانیشمان زۆر زەرورە بۆی لە ئێستەوە خۆتان حازرکەن. ئەم بەرنامانی من کە بە سیسیلەیەک باسم کردو ئەزیزانی خۆم، زۆر جار باسی ئەوە دەکەین کە ئەکرێت خێزانێکی تەندروست بێت بەڵام بەم جۆرە هەڵس و کەوت بکات، بەم جۆرە پلان دابنێت، بەم جۆرە خێزان و خانوادەکە بەڕێوەبەرێت. بەڵام بە دڵنیاییەوە ئەم بەرنامە زۆر زەرورترە بۆ گەنجانی کە هێشتا نەچوونەتە ناو پرۆسەکە و بۆیە خۆیانی بۆ حازرکەن. ئێمەکێ لە کێشە گەورەکانمان لەگەڵ خێزان و خانەوادەکانە ئەوەیە کە چۆتە ناو قەزێکەوە پێشتر باگراوندێکی نەبووە، زانست و زانیاریێکی نەبووە. وەکو هەموو بەرنامەکانی تر هەر جاری میوانێکی بەرنامە هاوکارمە بۆ باسکردنی ئەو زانست و زانیاری و ڕۆشنبیریانی کە پێویستە بۆ نۆماڵە تازەکان بۆی نۆماڵێکی باش و چاک بێت، خێزان و خانەوادەیەکی بەختەوەر و ئاسوودە بێت. میوانی ئەم بەرنامەیەشم مامۆستا نیهات خالید، مامۆستای زانکۆ، ماستەر لە داراییە، قوتابی دکتۆرا لە داراییە، زۆر بە خێراتین یەکەم سەرکەوتو بێشاڵ. مامۆستا هەست دەکەم زۆر جار کێشە گەورەکان لە کەسە گەورەکانەوە دەست پێ دەکات. با بە زمانێکی تر بڵم، کاتێک کە من گەنجێکم ژن دەهێنم لە منداڵیەوە دایک و باوکم حازریان نەکردوم. ئەم پرۆگرام و بەرنامەی کە بۆ نۆماڵ باز دەکرێت کە بریتیە لە دارایی خێزان و خانەوادە کە بە تایبەتی بینەری ئەزیز ئەم بەرنامێشمان باسی دارایی خێزان دەکەین. دایک پلان و تەرتیباتی نییە بۆ دارایی، باوک پلان و پرۆگرامێکی زۆر باش و چاک و مەزبوطی نییە. منی بەختیار زۆر دەیان جار ڕەنگە من تۆ فڵان مەبەستم لە کەسێک هەر کەسێکە، دەیان جار لە دایک و باوکی بیستوێتی زۆر ئەتیادیە قەرزکردن، زۆر ئەتیادیە پارەوەرگرتن، زۆر ئەتیادیە قەرز تاخیرکردن، ئۆتۆماتیکیەن زۆر بە سادەیی دەچێت بۆ منداڵەکان و منداڵەکانش هەمان بێپلانی، هەمان قەرزکردن، هەمان مانگ لەگەڵ مانگە دەمچکە و پینە و پەڕۆیکە هەمان پرۆگرامێن بۆ دەچێت. بۆیە بینەرەکانم زۆر پرسیاری ئەمە دەکەن، دکتۆر تازە دەست لە خۆمان بشۆرە. بینەرێکم نامەی بۆ نردومەڵە تازە دەست لە ئێمە بشۆرە و کۆڵێت خێرمان تازە دیتیانەمەوە کەمتر ئەتوانین بەم 40 ساڵ و 50 ساڵە بەم پرۆگرامە هەروە هێناومانە، یان دایکێکی ترڵێت تازە باوکیان دەسم لێ شۆردووە، ئەوە هیچ بە تەماژنی دووەم بێنێ دەسم لێ بشوەردووە و بێجگە لەوەش تازە داراییش کۆنتترۆل ناکات. ئەڵم ئەی چی دایەجان، ئەڵێ چی بکەم بۆی کچ و کوڕەکانم ئەم پرۆژە دارایی کە جەنابتان باسیەکەن باش و چاک و مەزبوط بێت. لەبەرەوە پرسیارەکەی من بۆ جەنابەت ئەوەیە کە وەکو پسپۆڕێکی دارایی ئەگەر من دایک و باوکێک بووم نەسیحەتی لە تۆ وەرگرم، مناڵەکانم هێوا شێواش گەورە دەبێ، چی بۆ منداڵەکانم بکەن کە لە بواری داراییە هەم بۆ خۆیان هەم بۆ خێزان و خانوادیان سەرکەوتوو بن؟ بەناوی خوای گەورە، سپاس بۆ بەڕێزە، سڵام بۆ بینەران. بێگومان ئێمە بەرنمەکانی پێشوو کاک دکتۆر باسی زۆر بوارمان کرد، بە زۆری دایک و باوکی ئەگرتەوە. ئەمەش هەر دایک و باوکە گرێتەوە، چونکە ئەوان سەرۆکی خێزانەکەن، ئەوان قاوەرەکە ئاپارێزن بەڕاستی لە ڕووی مادیەوە زیاتر لە ڕووی بودجەوە و پلانی داراییەکە زیاتر ئەوان نەتوانن دای ڕێژن و بناغەکەی بۆ بتەوەکەن، بەڵام مناڵەکان لەسەر ڕێڕەوی ئەوانەوە ئەتوانن ئەم پلانە فراوانتر و باشتر و چاکتر جێگیر بکەن. ڕاستی ئەتوانین بڵین ماڵێکی کاسب، هەندێک ماڵ هەیە کاک دکتۆر، خەڵک هێڵێ ئەڵها ماڵێکی کاسبن، ماشەڵڵا ماڵە کاسبکارن. ئێمە گرفتێکی زۆر گەورەمان هەیە لە کوردستانە، طبعاً لە دوای 2023ەوە خێزانەکان هەمویان خێزانی بەرخۆرن، یعنی مستەهلیکن. کەم وایە خێزانەکان بەرهەمهێنەر بن، یعنی مناڵەکانمان زۆر مدەلەل و بەنازن، ئیشیان پێ ناکرێت، یعنی بەڕاستی ئەیبینین ئەوە، یعنی بە زمانی حاڵبوون کۆی لە بوونی بەتەکید ئەو موەزەفی و ئەو جۆرە هەمووی کە هەمومانی تر هەمووان چاوەڕوانی 500,000 و 400,000 ملیۆن و مانگانە و ئیتر ئەوەی کە چاوەڕێین بەڕاستی ئیتریانەوە تا بووینە بە کۆیلی کۆمپانیایان کۆیلی حکوومەتین. هیچ بەرهەمهێنەریەک لە ناو خێزانەکانە نابیندرێت. لە کاتێکە ئەگەر بڵیت وڵایی هەر وڵاتی ئێمە وایە و آخر ناچارین و ئیش نییە، زۆر وڵاتی تریش هەیە ئیش نەبووە و بەڵام لەسەر وەکو پێڵێن لەسەر بەحر ئاگرەکەنەوە، لەسەر ئاو ئاگرەکەنەوە، چونکە بەڕاستی ئەمە پەیوەندی بە شێوازی پەروەردەوە هەیە، بە شێوازی ئەوە، ینی تۆ میسر 90 ملیۆن کەسە، بەس ڕووباری نیلیشیان هەیە لەسەر ئەم ڕووبارە، ئیتر هەر کەسە و چونکە وڵاتێکی من ناڵێم ینی بەڵام بەرهەمێنەرن کە سەرێشتی میسریمان بۆ یەد ئێمە
ناڵێم شتێکی زۆر باشن وڵاتێکی زۆر باشن چونکە ئەوانیش حکوومەتەکانیان سەقەتە بەڕاستی بەڵام ئێمە بەلایانی کەمەوە هیچ نەبێ خێزانەکانمان بەرهەمهێنەر بێ بۆ ئەوەی گەر حکوومەتەکەشمان سەقەت بوو بۆ خۆمان بتوانین خۆمان بژێنین پێوترێ کۆمەلگای خۆژیێن ئێمە کۆمەلگایەکی بەرخۆرین خۆژیێن نین بەڕاستی یعنی ئەگەر ئێمە ئەم حکوومەتەمان لێ بکەیتەوە ئەم موچێمان لێ بکەیتەوە لەوانەیە نیوەی ڕێکی لە برسا بمرێت لەوانەیە گرانیەک بکەوێتەوە کە لە کاتێکا لە دنیاشە هیچ ڕووی نەداوە بەس هەر لای ئێمە گرانیەکەوێتەوە وەزعێکی زۆر خراپ ڕوەتە هۆکارەکەی چی هۆکارەکەی ئێمە خێزانەکانمان هەمووی بەرخۆرە لە دوای 2023 ئەڵێم چونکە ئێمە بە حکمی ئابووری لە نەوەتەکانە حاڵی بەرهەمهێنان و خێزانەکان زۆر باشتر بووە لە ئێستا ناڵێم لە ڕووی ژیانەوە کوالێتی ژیان بەڵکو لە ڕووی بەرهەمهێنان و کوالێتی خێزانەکانەوە لە ڕووی ئیشکردن و کەسابەتەوە چونکە ئەو کاتە زۆربەی ڕووبەرە زەویەکانی ئەم کوردستانە کە ببوورە کە ئەسمەنا ئەم مۆزوعەشەوە بۆ ئەمە زۆر گرنگە بەڕاستی زۆربەی ڕووبەرە زەویەکانی ئەم کوردستانە ئەوانەی بۆ کشتتوکاڵ دەستیانەدا بەکارێنراون مستەخدەم بوون بەڵام ئێستا زۆربەی ڕووبەرە مردووە و باخەکانی هیچ نین یعنی باخەکان هەمووی بۆ تەرفیهیاتن نەک بۆ ئەوەی بۆ معلومات جنابەت من چوومەتە هەندێک شوێن بە تەمەنەکان سوێنی خواردوتێتی ئەم باخە ئیسە ئێمە کەبابی تیاخۆین جاری وها بووە بە پیکاپ تەماتە و خەیار و تەتیباتم بردووە بۆ سلێمانی ئەی بۆ ترێشتەکان ناڵێ ڕازەکان شش باخێکە 5-6 پورە مەنیج باجافتا و ئەخۆن و ئەخەون هیچ سفادێکی لێ زۆر ڕاستە اینجا یعنی بە شێوەیەکی گشتی ئێمە ماڵێکی بەرهەمهێن چۆن یەکەم شت دەبێت چوارچێوە بۆ ناز دابنین مدەلەلی مناڵ جاری پێشوو باسم کرد بەرنامەی ڕابردوو مناڵ نابێ بە ناز بێت ئەمە خراپە چەندێک پارە و هەیە و چی و هەیە و تۆ کوڕیکەیت و وەزیری و نازانم چییە ئەمە بەڕاستی ناخوێندرێتەوە لە ڕووی ئابوووریەوە لە ڕووی تەنانەت لە ڕووی شەرعیشەوە تۆ ئەبێت ماڵێکی بەناز نەبێت هەمومان یعنی تەنانەت خێزانەکە پیاوەکە مناڵەکان نابێ بە ناز بەخێو بکرین نابێ بە ناز بین نابێ بڵێن وڵای تر پارە هەیە تەواو مناڵەوێ فێری کەسابەت بکرێ ئەگەر چەندێک هەبێت بە ڕێزە دکتۆری من مامۆسای زانکۆم فڵانە فیسار هەر کەسێکە مناڵەکەمان نابێ بە ئەبێ فێری کەسابەت بکرێن چونکە نابێ بڵێ وەڵام مناڵ لەسەر حسابی باوکێژی هیچ کەسێ بە بەڕاستی بە کڵاوی باوکی بە تەواوەتی تر نابێ بە پیاو ئەبێ بۆ خۆی ناسێک ئەتەوێ بڵێ سیاسەتی بە نەستەلەکردنی مناڵ هەڵەیە زۆر هەڵەیە ناوی ئەوەی ئەم مناڵم دوای چەند ساڵێ بووە بە ناوی ئەوەی چەند دوعای دووجانم کردووە تا مناڵم بووە بە ناوی ئەوەی ئەمە تفڵت ئەنابی بە چۆن دڵم دێ ئیشی پێ بکەم و کاسبی پێ بکەم ئەمە هەڵەیە مناڵ یان خەڵکێکمان هەیە ناوێرێ مناڵ بنێرێتە دەرەوە ئەمە هەڵەیە ئەمە مدەلەلیە تۆ وەڵا نابێ بچێتە دەرەوەکە هەر ئەبێ جارێ فێری ڕەفاقەت و ئەو بێ فێریشتی کۆمەڵایەتی بە ئینجا چێتە ناو بابەت داراییەکەوە لەبەرەوە یەکەم شت چوارچێوەیەک بۆ نازدا بنین بە خۆمان بە خێزانمان بە مناڵەکانمان دوو زۆر گرنگە مناڵ ئامادەکەی بۆ سەردەمی خۆی نەک بۆ سەردەمی خۆمان ئێستا بەڕاستی جۆری کەسابەت و تیجارەت و بزنس گۆڕاوە ناکرێ ئێمە هەر بڵین وڵایی مناڵەکە بێ ئیلا بێ لوقمە قازی بفرۆشێ من وەختی خۆی من خۆم کاکە لوقمە قازیم فرۆشتە گوڵۆبەرۆژەم فرۆشتە ئەوم کردو بەڵام ئێستا جیاوازە سەردەمەکە جیاوازە مناڵێک گوڵۆبەرۆژەشی پێ بنێرێ کەس لی ناکڕێ لوقمە قازی هەر لی ناکرێن ئەڵێن پیسە خەڵک وەختی خۆی کڕی لێ و بەس ئێستا نایکڕێت ئێستا لە شوێنی ڕاقب یعنی بەبەستم سەردەمەکە گۆڕاوە تۆ مناڵە بێ بۆ سەردەمی خۆی ئامادەکەی تەنانەت بۆ خوێندنەکەی نابێ بڵێ وەڵام من خۆم قانونم تاوا کردو بێ قانون بێ فڵانشتم تاوا کردو ئابووریم تاوا کردو بێ ئابووری بێ فڵان بێ یعنی تۆ سەیری کە بێ بزانی بازاری بزنس لەکوایە مناڵەکە بنێرە بۆ ئەوە مەرج نییە هەر بۆ تۆپ بێ مەرج نییە هەر بۆ قانون بێ مەرج نییە هەر بۆ ئەوە بێ بەڵێ لەوانەیە یەکێک لەمانە ڕاست بێ بۆ ئەم سەردەمە بینێرە بۆ ئەو شتە بۆ ئەوی کە بۆ ئەوە ینی یەکێک لە پسپۆڕەکان باسی ئەوەیە کرد بەرنامەیەکی هەبوو هەر ڕاستەوە خۆ ینی باسی ئەوەیە کرد 15 ساڵی تر هەنێ بازاری کار هەر نامێنن هەنێشت هەیە کاری تیان نامێنێت لەوانەیەکێک لەوانە هەندەسە بێت بۆ نمونە لەوانەیەکێک لەوانە شتەکان زۆربەی ببن بە ئۆنلاین بەشێک لەوانە بازاری کاری کەم بێتەوە تۆپ بێت بازاری کاری کەم بێتەوە زۆربەی بێ بە ئۆنلاین و بەشێ دکتۆر ئۆنلاین من بە مناڵی چەند ساڵە لە چەند چەماڵ بووم هەموو کۆڵانێ دوکانێکی پەرەمێزی تیا بوو ئەوەی کۆنەکان ئەزانن پەرەمێز ئەمەی پەمپ دەدا حەمام پێگەرمە کرد لە هەموو سلێمانیە پەرەمێزی تیا نەبێ پێویستی نێکەواتە دوکانە بێ داخرێ بازاری سەرراجەکان 20 ساڵ پێش ئێستا و 30 ساڵ پێش ئێستا هەر لەم ناو شاری سلێمانی بازاری سەرراجەکان خەرەباڵغترین بازار بوو و زۆرترین فڕین و فرۆشە ئێستا خەڵک بەس بۆ ئەنتیکەخانە بۆ شتێکی جوانە چێت لێ شتێک بکڕێ ئەگینە نا یعنی نییە ئەو شتە لەبەرەوە بەڕاستی هەر ئیمامی عەلیشە فەرمێت مناڵەکانتان بۆ سەردەمی خۆیان پەروەردە بکەن نەک بۆ سەردەمی خۆتان
ئەوە یعنی یەکێکە لە ئینەکان کە زۆر گرنگە. یەکێکی تر لەوانە کاک دکتۆر ینی دیقەتیت خەڵکێک هەیە بە مناڵەکەی ئەڵێت بچۆ ئەمانە هەرشتی ئەولەویەتن ئەلف و بێن بە مناڵەکەی ئەڵێ ئاپچۆ مریشکێک بێنە بە قەرز ئەمە زۆر غەڵەتە ئاپچۆ نازانم چی بێنە لەوێ بە قەرز لە ئێستاوە مناڵەکە فێری قەرز دەکەیت فێری ئەوە ئەکەیت پاڵ بداتەوە بە خەڵکی ترەوە فێری ئەوەیەکی کورە فێری سوڵێکی پارانەوە نوزانە وڵا باوکم وتی ئەوم باتمارشە دایکی نەڕواڵەگە من بڕۆم نامداتێ بڕۆ بڵێ دایکم لە ماڵ نییە مریشکێکمان بەرە میوانمان هەیە درۆی پێدەکات وە نوزانەوەی پێکرد وە فێری خیانەتی کرد لەوانەیە ئەوەشی تێ بکەوێت فێری درۆکردن فێریەوە جا هەشت بەسەر ئەو مناڵی باوکی پێڵێ بچۆ ئەوە بە قەرز بێنە دایکی پێڵێ ئەوە بە قەرز بێنە چونکە ئەم مناڵە لە ئێستاوە فێری قەرزکردنە بێت باوەڕکە مناڵێکی سوالکرد دەرەچێت ئەگەر ئاوە دەستیشمان نکاتەوە بەس بە جۆرەکەی تر سەرسوالکەرە بێت سەرسوالکەرەوەی کە دایمن پشت بە خەڵکە بەسێ و بە قەرز و بە قۆڵە و ئیتر مناڵێکە بێت لە ناو خەڵکە دەستی بۆ ڕاکێشریڵێن ئەمە سەرسوالکەر و قەرزکۆرە و ئاوا تۆ لە ئێستاوە مناڵێکی خراپە پەروەردە کرد مناڵێکی بزنسمانە پەروەردە نەکرد دوایی ئەمەسەری چۆن ئێمە مناڵێکی بزنسمان پەروەردەکەین بەس ئەمانە ئەلف و بێن. خاڵێکی تر مناڵ فێری خوێندنەوەی ئەو پەرتوکانە بکەیت کە باسی بزنس دەکەن ئەمە زۆر مهمە. کتێبێک هەیە بەڕێی من هەموو مناڵێک ئاوە چوو 12 ساڵ و 14 ساڵەوە ینی باوکان دایکان هانیان بدەن ئەڵێ دەوڵەمەندترین پیاوی بابل یعنی ئینسان چۆن خۆی پێ بگەێنێ لە ڕووی بزنس و ئەوانەوە ئەم مناڵانە ئێستا کتێب زۆرە لە خوا بزای هەر بە زمانی کوردیش کاک دکتۆر کتێبەکانی ڕۆپەرکی و ساکی هەمووی کتێبی زۆر چاکن کراون بە کوردی هاوڕێ بەڕێزم شاباس کردوتی بە کوردی هەموو کتێبی چاکن ڕۆبێرت کەوێساکی پیاوی زۆر بەناوبانگە لە دایک و باوکی دەوڵەمەند و فەقیرەوە دەست پێ یەکات تاوەکو ئەڕاتەوەی کە ببێتە بزنسمانێک یعنی هەر دایک و باوکن ئەڵێ باوکی دەوڵەمەند و باوکی هەژارم چی فێر کردم باوکی هەژارەکە باوکی خۆی بووە باوکی دەوڵەمەندەکەش باوکی برادەرەکەی بوو ئەڵێ من لە باوکی برادەرەکەمەوە زۆرتر فێر بووم کە بێمە ناو دنیای بزنسەوە نەگە لە باوکە هەژارەکەی خۆم چونکە باوکە هەژارەکەی خۆمەری و ڕۆڵە دەست بگرە بە پارۆ زۆر ڕۆڵە ئاوانەکەی ڕۆڵە نەچیتە دەرەوە ڕۆڵ ئەو کەسابەتە نەکەی زۆر خەتەر ئەوە نەکەی بەزاڵە هینی هاوڕێکەم ئەو ترسیشکانە لەبەرەوە بەڕاستی ئەم کتێبانە گرنگن بۆ مناڵ بیخوێننەوە زۆر گرنگن. خاڵێکی تر ئەوە عەبدوڕەحمان الهور لە کتێبێکە لەم ڕۆژانای خوێنمەوە باسێکات ئەڵێ مناڵ فێری ئەوە بکەیت هەفتانە پارەی بێتیە نەک ڕۆژانە هەفتانە پاری بەرێ بە فێری ئیداری پارە بێت هەر لە مناڵیەوە لە 8 ساڵی 9 ساڵیەوە بڵێ ڕۆڵە ئەمە بۆ ئەم هەفتەیە و ئەمە 2000 ئیتر خۆی دابەشی کات و زۆر ئیتر داوای نەکەی کاکە تا سەری ئەو سەر بڕۆ خۆت ئیداری ئەم پارەیە بکە ئەم 2000 بۆ منە لە کەم لە زۆر خەڵک لەگەڵ ئەوای من ئەگەر مناڵێکم هەبوو بۆ نمونە مەسەن ڕۆژانە 1000 دیناری دەمێ 7000 دەمە بۆ هەفتەکە ئەگەر چوارشەمەش پاری پێ نەمان نەڵێم ئەچروسێتەوە نەیدەمێ بۆی ڕابێ من لەگەڵەوەیە با بکڕوزێتەوە با فێر بێت کە ئەمە لەم سەری هەفتەوە حساب بکات چونکە ئەو خۆشمان لەوانەیە کە ئەگەر نەزانین چۆن ئیداری ماڵدن زۆر خەڵک هەیە چونکە پەروەردە نەکراین بۆ شێوە بەڕاستی کە بەداخۆ من لێرە زۆر بۆی پرسیار لە جەناب بکەم زۆر جار دایک و باوکش بەعکسی ڕەوت و کۆڵە ڕێباز یەکتریەوە ئیشەکەن باوکەکە پارەکەی داوە پێی سەرەکەی منداڵەکە گەر کچە کوڕە تەلەبی زانکۆیان پەیمانگایە لە دوای 15 و 20 مانگ پێی نامێنێ سەرەکەی دایکە لە وز بن با باوک تامشێ دەرە خۆم ئەدەمێ یان دوای خۆم لێ وەرەگرن کاتە لە ئێستەوە ئەم دایکە ئەم باوکە ئەم کچەی فێر گەندەڵی کرد کە کچم ئەگە چویت لای پیاوەکەشت ئاوە بە لەف و دەوەران و بە درۆ دەلەسا ئەتوانی لە پیاوەکەت پارە زیاتر وەرگری کاتە تو ئەڵێ با تۆزێک تەقەشوف بکات با تۆزێ بێتاقەتی و بێنازی ببینێت کە ئینجا ئەتوانێت تۆ لەم سەرەوە کە حەقی خۆی داوە پێی ئەبێ بزانێ کە مافی خۆی وەرگرتووە پاشان شتێکی تریەتە پێشەوە کاک دکتۆر ینی تۆ لانی ئیزدیواجیەتی مالی ئیزدیواجێتی پەروەردەیشتە یعنی ئێمە ئەڵلقەی یەکەم بووە بزانم باسمان کرد ئەمە چوارم ئەڵلقەیە باسی ئەومان کرد دایک و باوک کە جیاوازی مالی و جیاوازی گیرفانیان هەبوو ئەو مناڵە ئەنواعشتی لێ دەرەچێت لە داهاتووە ئیتر ئەوەی کە بەڕێزە فەرموو حتى تەنانەت ئافرەتەکە بچێتە ماڵی مێردەکەشی سەرکەوتوو نابێت چونکە هەر ئاوا فێر کراوە بە دزی مێردەکەیەوە لەوانەیە شت بکات مێردەکەی بە دزی ژنەکەیەوە ئیتر هەنێ لە فودەوەران و ئەمانە فێرە بێت چونکە هەروە فێر کراوە بەڕاستی شتێکی زۆر هەڵەیە کە دایک خاتری مناڵ بگرێ یان بۆ نمونە ئیتر تۆ دانیشی لەسەری هەفتەیاڵی ڕۆڵامە 5000 لەم مانگە ئەو تەلەبەی ئامادەیە تەلەبەی نازانم متەوەسێت چۆن ڕێکەوتون ئاوا یعنی بەپێی گیرفان
کە ئەڵێمە 5,000 بۆم هەفتەی سەرفیکە معنای نییە مناڵەکە لە دووشەمای بڵێ وەڵایچم پێ نەما کاکە بۆ پێ نەما وەڵایی تر لەگەڵ دووسێ برادرا چوین شتی زۆرمان خوارد ئەمە ناکرێت ینی بەڕاستی ئەبێ حسابی خۆی بکات. لەم قسانی تۆ بۆم دەرکەوت کە بەداخەوە هەمان فەشەلی حکوومەت کە من و تۆ گلەی لێ دەکەین خێزانەکانیش دووبارەکەینەوە چۆن حکوومەت وەزارەتی دارایی داناوە بەس بۆ وەزارەتی پارە سەرفکردن بەداخەوە وەزارەتی دارایی وەزارەتی پارە پەیداکردن نییە کە لە هەموو عالەمە وەزارەتی دارایی ئەبێ وەزارەتی ڕاوە دینار بێت وەزارەتی زیادکردنی پارە بێ وەزارەتی قاسە نەبێت کە بەداخەوە هەمان شێواز بەداخەوە ئێستاکێ دایک و باوکەکانیش هەمان سیاست بەکارێنن هەمان هەڵەی کە ئێمە گلەی لە حکومەت و لە حیزبەکان دەکەین دەڵێن نازانن پارەکان چۆن سەرفەکەن بە هەمان شێوە ئێمەش خۆمان ئاوای لێ دەکەین بە هەمان شێوە چۆن ئێمە گلەی لە حیزب دەکەین سوبحان الله ینی ئێمە ئەم خوای گەورە چاکمان ئەناسێ بۆیە ئەم حیزبانەی بۆ نردوین بۆیە ئەم دەسەڵاتی بۆ نردویان دیقەت بدە لە بەرنامەیەکی ئاوا من زیاتر شایەتمان هێنم کە بەڕاستی لەمە وەکۆڵێ باشترمان قابل نییە هەتا خۆمان باش نەکەین لێ ینی إن الله لا يغير ما بقوم حتى يغيروا ما بأنفسهم يعني تۆ دیقەت بدە هەمومان گلەیەکەین ئەڵین ئەمانە هەمویان کرد بە موچەخۆر هەمویان کرد بە فەرمانبەر ئەمانە ملیۆن و ئەوەنیان کرد بە موچەخۆر و بندیوار و سەردیوار تۆ زانی ئێمەش بەدەستی خۆمان من لە قسەکەی تۆ تێگەشتم کچ و کوڕەکانمان دەکەین بە بندیوار کوڕێکە تەمەنی 22 ساڵە 23 ساڵە کاکتۆر بە دیار ئەیفۆڕێکەوە دانیشتوەڵم کوڕم ئیشچیەکە لە کاکتۆر تەعین نەبوومە ئەڵم خەریکی چی ئەڵێ تەعین نەبوومە ئەڵم کاسبی نەبوومە 22 ساڵ ئاوا بەرە شەڕی داعشی پێ بکە لە گوندی بەشیر داینە میکارۆفێکی بدەرێ لێ مەترسە ئەی باشە ئەگەر لەبیرت بێ کاکتۆر من هەتا مردن مەمنونی شێخ کەماڵی باوکمم لە پێنجی ابتیدایی و کاسبی بە ئێمە کردووە هەموو هاوینێک زانیمانیانی کاسبی بەس دەبیرمە کە مناڵ بووین ئەمانزانی بەشی گریندایزەڕەکەمان هەیە دایکمان پێوتین سەعات 9 بۆ دەوەرەوە 9 بۆ دە گریندایزەر بوو نازم زمانی تۆ گریندایزەر و ساسۆکی و ئەوانە بوو بۆیە ئەهاتینەوە ئەو کارتەی بۆ دانابووین بەڵام ئەمانزانی کە کۆتایی هاوین پاری خۆمان هەیە ئەو وەختە بە دینار بوو 30 دینارمانەیە 40 دینارمانێ 50 دینارمانێ بەس ئەم دینارە لەگەڵمانە ئەڕۆژ لەگەڵ بودجەی باوکمانە هێواش ئەڕۆی جاریوا بوو تا بەهار و تا نەورۆز و تا چی و لە ساڵی داهاتوو شادیسان و دەستپیان پێ دەکرد کە لە بیرمە ئەو وەختە جاریوا بوو 15 ڕۆژی هاوینانش دایکمان ئیشیە کاریشتێکی پێ دەکردین کەواتە من دەمێ لە ڕێی قسەکەی جەنابتەوە بە بینەری عەزیز بڵێ بەڕێزان ئێمەش بخۆمان گەندەڵی دروستەکەین کچی گەندەڵ دروستەکەین کوڕی گەندەڵ دروستەکەین بێ ئیش و بێکار و بێشت مەشغوڵمان کردووە بە وەرەقەیەکەوە فیزیا و کیمیا و دەست و پاس و تاو هیچ ناکرێت یانی تۆ دیقەت بێت دوکانێکی لە بەردەم ماڵی خۆیان بۆ بەکارینانی پیشەیەکت هەیە بۆ بەکارینانی خاڵی فیتەرە بۆ بەکارینانی ئەزانانی بۆ چیاڵێ ئەڵە دای ئەڵە کاک تۆ ناینێرم با لێ فێر جمێن نەبێ لەو لاو مناڵەکەی فێری پۆبجی بوو ئەڵێ ناینێرم بۆ لای مامەی بۆ حایس ناکە نەوەک فێری بەرەڵای فەسادی بێ لەو لاو مناڵەکەی فێری فلیمی ڕوود بووە ئەڵێ کچەکەم نانێرم بۆ لای فلان کەس بۆی فێری خەیاتی نەبێ لەو لاو کچەکەی فێری قلیبلی و فێری چاوبەشقەڵە و فێری دڵداری بوو هەی هاوار کامیان باشە بچوایە بۆ لای خاڵی دوو شەقیشی و ئەخوارد دوو جارش تفیان لێ کرد و فێری ڕاوە دیناریشە بوو فێری ژیانیشە بوو ئەوەنە نەستەرش دەرناچوو ئێستا شووی ژنی هێناوە خەسووی دوو جار لێی تووڕە بێژنەکەی تەلاق داڵە چۆنە بێ خەڵک دێم تووڕە بێ بەڵام پێشتر ڕادەهات بە قۆتە بوو بەهێزە بوو لەبەرۆ من قسەکەی جەناب زۆر بەگەن دەزانم لەم ماوەیە بەرنامەیەکم بینی کاکتۆر مقابلەیەکم بینی کە لەمە شتێکی خۆشم بوات دکتۆرێک ناوی نایەنە با نەبێت نەبە ڕێکلام نەبە هیچ دکتۆرێک لە دەروی وڵات ئەژی دکتۆرێکە مەشهورە کوردی خۆمانە لە دەروی وڵات لە وڵات و مەملەکەتێکاژی ینی ڕسمی ماڵەکەی خۆیانی بڵاو کردوێتەوە بەڵام لە سوچێکاوتی ئەلەم سوچیا جاجار تەماتە و خەیار و بیبەر و شت بۆ خۆم ئەکەم بۆ باسی دانیمارکەکەم حەز ناکەم بۆ هەموو شتێ بچم بۆ بازار دکتۆرەیە دکتۆرای هەیە ئەخسائیە بودجەی باشی هەیە لە عالەمە ڕەنگە لە ناو کورد و لە ناو عالەمە بەڵام کابرا بیری لەوە کردوێتەوە کە خۆی و مناڵەکانیان کەم تازۆ بزانێت لە ئیسۆ سەر خۆی کە من هەندێک جار بینیومە بیت دروستەکەن لە سەربان کاکتۆر یعنی لە هەندی وڵات بینیومە لە برادران هەبووە چوونە بۆ سین ئەڵێ هی وامە بینە تاڵە ئەم سینێ غەزەبانە دار و بەردەکەن وتم چی ئەڵە چوینە ماڵێکەوە چوونە شوقی سەرەکەین لەسەرەوە هەندێک جار تەرە توورە و کەرەوز و تەرتیبات و ئەمەی کە جەرگیر و ئەمانەی کە خۆمان ڕەنگە زۆرمان پێویست بێ کابرا لە بەلەکۆنەکە دروستی کردو بە عەقڵێتێکی تیجاری خۆ ڕەنگە بەڕێزێک بڵێ دکتۆر کابر تۆ زۆر سەیری ئەمنە دەستکێک بۆ نمونە کەرەوز ئەکڕم یان بۆ نمونە مەسەلەن جەرگیر ئەکڕم بە 1000 چیم داوە لەم سەر ئێشێ نازانێت
ئەمە فێری اقتصادە بێ فێری داراییە بێ فێری ئەوە بێ اعتماد على النفس فێری ئەوە بێ کە متمانە مرتاحترەژی مرتاحبوون و پاک و تەمیزی و بێجگەلەوەش کە کاکتۆر بەداخۆ من هیچێ لە کێشەکان ئەوەیە کە ئەڵم کاکە بۆ لە باخەکە تا 2 گۆل جا من عشایرم زۆر جاراوە بە کوردی پەتێکەی قساڵم 2 گۆل یان 2 شەتڵ یان 2 فلان بۆ نوێ تەماتۆخیان ناکرد دکتۆر گیان کیلۆی تەماتە بە 500 نازانێ مەشغوڵ بوون بە تەماتە لە ڕووی دەرونیەوە ئاسوودا بێ مێشکی ئاسوودا بێ مناڵەکان ئەیەن و ئەیبەن فێری ئەوە بێت جارجار دەست قلیشاندنیش دەستی نەستەلە نەبێ مناڵەکە جارجار دەستی قلیش بە ئەو دەست قلیشاندنی ئێمە لە مناڵیە وای دێکردین ئێستا بەدار و بەردمانمان بدا حکومت بمانێنێ بەدار و بەردمان بدا و کۆڵێ ئۆف ناکەین بۆ لە بەرەی لە مناڵیەوە فێری نەستەلە نەبووین فێری برسێتی و فێری تونیەتی و فێری هەموو شتێ بووین لەبەرەوەش بخۆی خاڵێکی زۆر گرنگ بووین خاڵێکت باز کرد کە پێم خۆشە لە جەنابتی وەرگرم و اینجا دێمە سەر پرسیارەکە ئەویش ئەوەیە کە زۆر بەداخەوە تا ژنهێنان و تا شوکردن دایک و باوک مەسەلەی دارایی تەسلیمی مناڵ ناکەن کە ئەمە بەڵایەکی گەورەیە لە وڵاتەیە مامۆستانی من بینیوم ئەویش ئەوەیە کچەکە بۆتە 29 ساڵ 28 ساڵ تا ئێستاکێ مانگانە پارێکی نەداوە بەسەرە بۆ ئێستا شوو دەکات بە پیاوە ئەچی بۆ خارج پیاوەکەی تەلەفۆن بۆ نەکاڵە کاکتۆر جانم ژنە بێجگە لە شادە هیچی نییە نازانێ ئیداری ماڵکە بەڕاستی بە تەمام تەلاقی دەم بۆ لە بەرەوەی لە 18 و لە 15 ساڵ و لە 14 ساڵ و دایکەکە بیریەوە نەکردوێتەوە جارجار هەفتانە پارە بداتە دەستی بۆی ئەم ئیداری پارێ بکە بزانێت چۆن سەرفەکرێت چۆن نەکرێت باوکەکە نهاتۆ بڵێ کوڕم ئەوەرە پشتەمەلی بگرێ بڵێ کوڕم وەرە ئەم 200,000 ئەم مانگە تۆ هێوا شێواش سەرفی بکە بۆی فێر بێت چۆن ئینپوتی چۆنە ئاوتپوتی چۆنەکە لە بەرنامەیەکی پێشوو باسمان کردووە بیریانەوە نەکردوێتەوە کە ئەسڵ بۆ معلوماتی جنابتە من پەیمانگایەکمی مامۆسانیات تحداکەم خولێک بکەمە بڵێم بۆ خولێک بۆ ئیداری مالی بۆ مناڵ باوەڕ ناکەم یەک کەس بینێرێ لەبەرەوە گاڵتە بە عەقڵ مەکەن ئەڵێم مناڵی 10 ساڵ بۆ بنێرم بۆ لەسەر دارایی خۆمەتی تاجر نییە نازانێت مناڵ ئەبێت لە سەرەتاوە ئەخر باوکەکانی ئێمە هەژارن و بەداخەوە ئیسپادەمان لە باوکە دەوڵەمەندەکان نەکردووە و هەژار تەنها پارە نییە هەژارە لە بیرکردنەوەیە هەژارە لە پلاندانانە هەژارە لە اقتصادا هەژارە لەوەی کە بەداخەوە حیزبەکانیش کە بۆ کۆڵێت لەمەیە تاوانبارن هەموو بە ئیسلامی و بە ئەلمانی و خەڵکیان فێری معاش کرد خەڵکیان فێری بودجە کرد خەڵکیان فێری پارەی بۆ نمونە حازر کرد خەڵکی فێری ئەوە کرد کە 400,000 و 500,000 و بۆی زیاد کە ئەم لەبەر هەڵبژاردن ئەو لەبەر فلان بەڕاستی من ئەتوانم بڵم ئۆباڵی مردووەکان و زیندووەکان لەسەر ئەوانەیە کە بەڕاستی ئەوانەی کە مردوشن ئەوانەی زیندون ئەم سەرکردانە بەڕاستی قڕیان کرد بەسەر ئەم وڵاتەیە بیرمان لەوە نەکردو کە ئێمە خۆمان زۆر باش و چاک و مەزبوط پەروەردەکەین من لە بیرمە لە کاتی گرانەکەیە یعنی لە کاتی گرانەکەی خەڵک قەدریشتی زۆر دەزانی مامۆستانیات ینی بۆی بینەر سیرمان بکات ئێستا بۆ خەڵک خواردن ناخوا لە بیرمە ئەو وەختە چونکە بە چینچکاکرا 2 کیلۆ قاچ و سەرک ئەکرا قاچ و سەرکی مریشکە کرا ئەم منە بەتام بوو ئەم منە بە لەزەت بوو تۆزە بیبەر و دایک لە بیرتە ینی پێم وایە تۆش خۆم ئاسا زۆر بەڕێو نەکردووە ینی 2 کیلۆ قاچ و سەرک ئەهێنرا ئەم منە پیاز و بەهاراتی تێکرا تامێکی بۆ دروستەکرا ئەم قاچ و سەرکە تەوزی ئەکرا و هەرێکی قاچێک و سەرکێک با بەرەکەوت دەبێ قاچ خۆی تامی چی بێ و بەڕاستی قەدری خواردن ئەزاردا هەمومان دەمان خوارد و زۆر خۆش بوو ئێستا 3 مریشکی کردووە لە یەکەم دقەوە باسی گەشتبینی و ئەمە دەقڵێ ناخورێت خەسارە بێ تەواو نابێت دەوەرە بیخۆ تو خوا خێرتانەگا سەرەکەی ئەپارڕێتەوە لە مناڵەکە بۆ لە بەروی قەدری ئەم مریشک پاکردنی نەزانیوە مریشکەکەش دایکەکە پاکی ناکە دەبا کچەکە جارێ پاکی بکە با قەدری بزانێت با تۆزە پێوە هیلاک بێ ماندوو بێت یعنی ئێمە هەموو شتەکان بەڕاستی دایک و باوکەکانش وەکو حکومەتەکەمان دەستمان کرد بە گەندە لێرەیە پرسیارێک دێتە پێشەوە دایک و باوکێک کەڵێ ئەرە وەڵڵا 2 دکتۆرم دۆزیوەتەوە کاکە و دەستمان لە خۆمان شۆت چی بکەین بۆی منداڵێکی بزنسمان دروستکەین چی بکەین بۆی منداڵێکی عەقڵێکی تیجاری ڕاستان بەرنامەی من نامێ فول دارایی بێت خۆ من دەڵێم پارەش دانێ بۆ خێر پارە دابنێ بۆ مزگەوت پارە دابنێ بۆ سەدەقە و بۆ نمونە زەکات و بۆ هەموو شتێ بەڵام زەکات لە دەوڵەمەندی دروستە بێت تۆ منداڵێکی دەوڵەمەند دروست نەکەی دوای چۆن زەکات بدادامەوە تا مردنە بێ قەرز بۆ کۆڵێ سەدەقە و زەکاتی پێ بدرێت لەبەرەوە لێرەیە فێرمان بکە کاکتۆر زۆرمان پێ خۆشە چۆن بزنسمان مناڵێکی بزنسمان دروستکەین و بتوانین عەقڵێتێکی بزنسمانی زۆر ڕاستە کاک دکتۆرگیان بۆ هەمومان یعنی بەنیسبەت خۆشمەوە و جەنابیش بۆ بینەرانیش مناڵ یەکەم شت لە حەزەوە بێ دەستی پێ بکەیت ئەم مناڵە حەزی بۆ ئیش بۆکردن بۆ دروست بکەیت ئەوەی بەڕێزە فەرموو هەمووی نقطەی زۆر جوان ئیشارەتی پێدا هەر لە ماڵەکەی خۆتە ئەگەر گریمان باخچەیەک لە بەردەمایە باخچەش نییە نەخێر هەر حەوشەیەکە هەیە لە حەوشەکەیە شتێکی ئەمە نەبێنە
بڵێ من بیبەرەکەم هەر ئاوە خۆ بیبەرەکە بکەرەنا ئەو شتەوە چی پێڵن چەند شەتڵێک هەر ئەم مناڵە با بزانێمە ئیشە ئەمە کارە نەخێر دایکەکە بێت بڵێ کچم من ئکسسواراتێک دروستەکەم چی پێڵن تەزبیح ئیشێکی دەست بە بەرچاوەوە با ئەویش تۆزێ بکە جاران چەند خۆش بە تەزبیحیان دروستە کرد لەگەڵ باوکمانە لەگەڵ دایکمانە هینەکەمان پێوە کرد ئەم شتە ئەنی ئەمە هەرماندووبوونێکە کە ئەمە بە ئیش دروستە بێ ئەم تەزبیحە بە بێ ئیش دروست نەبووە زانی مامۆستانی ئەمانە منداڵ زیرەکە کاتچووکە ئێستا مناڵێک هەیە تەزبیحی پێوە کردبێ نییە لەم سەردەمایە لەوەختی خۆی ئێمە هەمومان هەر خواخوامان بوو ئەوە هەبێت و تەزبیحەکە بچڕێت دوای پێوەیکینەوە یعنی ئەمە حەزکردنە بە ئیش بەتاکید حەزکردن بە ئیش یعنی با حەزی بە ئیشی کشت و کاڵ بێ با حەزی بە ئیشی مەرداری بێ با حەزی بە ئیشکردن بێت لە سەردووکان این تو دایمەن ئەم باوکە چیرۆکێکی بۆ باسکە ئەم دایکە چیرۆکێکی بۆ باسکە باسی مناڵێکی بۆ بکە کە ئیشەکات نەک مناڵێکی بۆ باسکە کە وەکو هین هەر بۆ خۆی دانیشتووە وەڵا فڕی وەڵا وای کردو وەڵا نازان چی بوو اینجا ئەم فلام کارتۆنانی ئێستا هەن هی ئێستا بەڕاستی هیچ فێر ناکە هەمووی نازانم ئاواکە تیشکەکە هاوێ ئاواکە هەمووی تەکنەلۆجیە ئەمانە فێری ئیشی ناکەن ئەم مناڵە ئەخەنە دنیای خەیاڵەوە وەرە باسی چیرۆ خۆ باسی ئەو چیرۆکانی بۆ بکە ئەم مناڵە کە باسی ئیشکردنی مناڵەکەن زۆر گرنگە بەڕاستی ئەمە یەک دوو لە ماڵە با دائیمەن هەنێ پیشە هەبێت هەنێ پیشە لە چیەوە مناڵ لە 11 و 12 ساڵیەوە وەرە پێ بڵێ ڕۆڵە حەز لە چی ئیشەکە تۆ حەزەکە بۆ دروست کردووە لە 11 ساڵ بەڵێ لە 10 ساڵ بە دواوە ئیتر کە گەیشتە 11 پۆلی 4-5 ابتیدایی وەڵێ ڕۆڵە حەزی لە چی ئیشێکە باشە ئەگەر وتی فلانە ئیش بڵێ ئادەی بۆم بنووسە چونکە فێری خوێنواری بووە حەزەکەی بۆ نمونە ئیشەکە لەکوایە بێت چۆنە ها جەدوایەکی بچووکی پێ بنووسە جەدوایەکی بچووک ئەم مناڵە فێریوا بێ ئەنی ها بەرنامی بۆ داهانێم ئەمانە هەموو شتی بۆ خۆشی ئەم شتەی بێگی بەس ئەم مناڵە وردە تۆ بەرنامی پێدانی بۆ ئیشەکە دوکانە هەیە با مناڵەکە و جارجار لەسەر دوکانەکە بەجێ بێڵە ئەویش مشتری بێ ڕۆڵە ئەوە بۆنێ ئەوە بۆنێ باقی ناکە لە بیری بچێ با جارێک زەرر بکە با شتێکی لێ بدزن مشکلەنی ئەم مناڵە فێ وتوریا بێت بەڕاستی تۆ بڵێ وەڵام مناڵەکە دانانی مەڵاشتی لێ دزن و وەڵا ئەوە ناکەن و ئێمە مناڵە لە 12 ساڵی فێر نەبوو لە 13 فێر نەبوو ئیتر فێری ئەوە بچێ لەگەڵ ڕەفیقەکانیە حاشا خەریکی شتی خراپتر بێت چونکە نایەت سەر دوکانەوە کە دەبانیشی کەی نایەت بەس نە مناڵەکە بڵێ تۆ خاوەنی ئەمەی ڕۆڵە وەرە ئەمە بکە ئاوا بکە ئەمە دەخیلەکەی پارەکە بخەرە ئێوە فێری ئەوەی بکە کە شتەکانی ئیشی خۆی کۆ بکاتەوە مێشکی خۆی کۆ بکاتەوە لە ناو دوکانەکەیە لە شوێنێکە لە ئەڕۆیت بۆن منە تۆزێک کشتتوکاڵی کردووە بڵێ ڕۆڵە تۆ ئاویان بدە ئەمڕۆ تۆ ئەوە بکە تۆ ئەو بچۆ بیڕنا یعنی من هەر شتێکی بچووکم کردبوو لە حەوشەکەیە جەناب کاک دکتۆر ماڵی ئێمە بینیەوە هەر لە بەردە ماڵمان شتێکی بچووکم کردبوو لە باخچەکە تۆزێت تەماتە و تۆزێک ئەوە لەوانەیە خێزان وتبێتی ئەکوەرە ئەمە چی ئەمە بەچیە جێ خۆ کیلۆی نابێ بەڵێ بۆ نمونە بەس هیوایەتی ئەم مناڵانە ئەوە بوو ئەچون بۆ خوان تۆزێ ئەیان ڕنی ئەنی تۆزێ بۆن من وەڵا ئەمە بیبەرەکان لێ کردەوە هەر بیبەر تۆ 4-5 سڵە بیبەر بوو کە لیانە کردو یان هێنایە ماڵەوە ئیتر ئەیان کرد بە قیژوڕ و ئەوە دڵ پێخۆش بوونە ئەمە ئەو مناڵە حەزێکی بۆ دروستە بێ وردە بەرنامەدا ئەویش خۆی تۆش لە ماڵ نەبی نابچۆ ئاوی بدە بچۆ ئەوە بکە تۆزێ ماندووی بکە مناڵ بەڕاستی وەکو جەنابە فەرموو بینێرە بۆ لایەکێک فێری پیشەیەک بێ ئەگەر خۆشە ناتوانانی فێریکیت مەڵێ وەڵای جانی پیسە بێ و ئای مناڵەکەم چۆن فیتەری بکات ئەمانەی هەمووی پیس بێت و ئەمانە بچێتە ژێر سیارە و نازانم چی و ئاوا بێت و لە ئاوا گیانی پیس بێت و هەموو با چەور بێت با مناڵەکە و چەور بێت با مناڵەکە و پیس بێ با تەپوتۆزاوی بێ با ئەوە بێت ئەم سەردەمەش هەر احتیادیە باشە ئێستا چەند بەرنامەی گریمان خەڵگەی ئەڵێ وەڵاهی من ئەم شتانە بەخوا هیچی بە عەقڵمان ناچێت باشە تۆ هەر لە ماڵەوە مناڵە داناوە ئایپادە بۆ کڕیوە وەرە مناڵەکە و لەنا ئایپادەکە و فێری پیشەیەکە فێری دروستکردنی ئەکسسواراتێ فێری ئەوەی بکە فێری ئەوەی بکە بڕوا بکە فێری دروستکردنی فڕۆکە هەمووی هەیە لە یوتیوبە هەمووی هەیە مناڵ ئێستا لە خۆمان شارەزاترەکە ئەچێتە سەر یوتیوب لە خۆمان باشترە زانێت ئەم مناڵە فێری ئەوە بکە بە دوای ئەو شتانەیە بگەڕێنەک بە دوای شتی ترە لەبەرەوە ئەمە بە کورت و مختصری یعنی فێرکردن و حەز لێبوون حەزەکە پێش فێرکردنەکە زەرورە کورتی دەکەمەوە کۆتا قسەی دکتۆری ئەزیزمان مامۆستا هات شارەزا لە بواری ئابووریە تۆ گەرەتەوێ منداڵێک بخەیتە سەر بزنس و بەرە و ئیش و کاری بەری خاڵی یەکەم حەزی تیا دروستکە بۆ پارە بەڵام پارە لە دەستیا بێ لە گیرفانیان نەبێت حەزی بۆ ئیش بۆ کار تیا دروستکە خاڵی دووەم دەڵێ بۆی باس بکە چونکە گەر هەندێک پیشە و هەندێک کار هەیە تۆ بۆی باس نەکەی منداڵەکەت نازانێ
خاڵی سێ مامۆسانیهات دەڵێت لە ئێستەوە هێواش شواش لە دوای 10 ساڵەوە پیشەیەک یا دووسێ پیشە لە ناخی مناڵەکە تا دروستکە بۆی بیری لێ بکاتەوە بۆی پلانی بۆ دابنیە بۆی ببێ بە حەز و ئارەزوی چکە گەر مناڵێک تەنها حەزی بەس دەرەجە بێت من تێناگەم بەڕێزان من یەکێکم لەوانی هەمیشە هاندان و تەشجیع و سمینارم هەیە بۆ دەرەجە بەڵام تەنها بوونی دەرەجە بەڵگە نییە لە سەرکەوتنی مرۆڤەکە بۆی دوایی کە دەرەجە شوێنێ نازانێ بچێتە کوێ من لە کاتی فۆرم پڕکردنەوەکە دەبمە پەن بەدەست کچ و کوڕەکەی تۆ بۆ لەبەروی بەڕاستی پێشتر حەز و خودیایەک لە مێشکیان نەبووە. خاڵی چوارەم مامۆسانیهات قسەیەکی زۆر جوانی و دەڵێ مناڵەکەت بخە سەرکار لێ مەترسە لەوەی کە دەرنەفیزێکی تێدەگرن یان ئیسپانێکی تێدەگرن یان قنجرێکێکی لێ دەگرین یان قسێکی ناشی پێ دەڵێن ئێمەش نەمانەوە تۆ بیدە دەست خەڵکی خراپ دەڵێن بیدە دەست خاڵ بیدە دەست مام بیدە دەست هاوسەیەک بیدە دەست دراوسەیەک بیدە دەست کەسێکی ئەمین بیدە دەست کەسێکی دیندار بەڵام خۆشت متابعی کە خۆشت بە دوواداچوونی بۆ بکە. خاڵی پێنجەم مامۆسانیهات دەڵێت بەرپرسیارەتی بدەرێ بەڵێ قسەکەی زۆر ڕاستە بینەری ئەزیز و خۆشەویستم تۆ بەرپرسیارەتی نەدەی بە منداڵەکەت منداڵ چۆن فێری کار ببێت بەرپرسیارەتی بدەرێ بۆ ئینپوت و ئاوتپوت هەم پارە چۆن پەیدا دەبێت هەر پارە چۆن سرف دەبێت کەەوەش بۆ خۆی خاڵێکی گرنگە. خاڵی حوتەم کە خاڵێکی زۆر گرنگ و مهمە کە شەشەم حوتەم کە مامۆستا باسی کرد ئەویش ئەوەیە کە هەوڵ بدە ئەگەر ئیش و کارەکانیش لە لای خۆتەوە نییە یان ئەگەر تەنانەت بۆ دەرۆژ ناتوانانی بینێری لە ماڵەوە هێواش واش هەندێشتی خۆتە بێ دایک باشتر وایە منداڵ فێری خەیاتی بکات چکە دوای بووکێکی باشی لێ دەرەچێت منداڵ باشتر وایە فێری ئەشیای کارەبا بێ من بە جددی بەزەین بە نەفرێکا دێ دەرچوی زانکۆ پەیمانگایە نازانێت پلاکێ ببەستێ نازانێت کارەبای سری فێزیانی چی نازانێت ساردوگەرمیانی چی نازانێت بە کارەبا چۆن بزانێت ئەم دەرنەفیزەکەی جاران نازانێت بزانێت کارەبا قوتی تێدا یان تیان نییە نازانێت پلاکێ بگوازێتەوە نازانێت گڵۆپێ دابنێ نازانێت گڵۆپێ بگۆڕێ من خەڵکم بینیوە بووکو زاوا خەڵک هەبووە خۆی بۆی گەڕامەتویتی واللهی دکتۆر بەزەین بە گەنجی ئێستیا دێت خۆڕاوە دینارەکە بۆ من بوو کەچی کاکفلانێک هاتوو بە قەف سمێڵ ئەوەنەوە لەگەڵ ژنەکە بە نەستەلا هاتووە کاکفلان تخوا خێرتەگا سێ گڵۆپمان سوتاوەرە بۆم بگۆڕە ڕاستە ئەڵە سێ گڵۆپەکە پارەم لێسەندووە 5,000 گۆڕینەکەشم لێسەندووە بەڵام بە جددی بەزەین بە کەسیان کات دێکە نەزانێت گڵۆپەکە بگۆڕە و نەزانێت تەرتیباتی کا و نەزانێت پلاکەکە بگۆڕە و نەزانێت وایرێک کلیپسی لێ بدا و کە هەموو 2 متر وایرێکە سیارێک ڕاکێشێت یان چۆن تەقسیمێک یان شتێک تەوزیع بکات یان شتێک بکاتەوە بەڵگەی لەسەروی کە ئێمەی دایک و باوکان بەڕاستی گەندەڵین وەکو چۆن خۆمان هەر هاتوینە بە هەمان شێوەشەر ئاوە کە ئێستاکیە خۆشببختم پەیمانگا دروست بووە بۆ هەلی کار خۆشببختم کە ئێستا کۆمپانیا دروست بووە بۆ هەلی کار ئێستا با بڵێن ڕاهێنەر دروست بووە بۆ دروستکردنی هەلی کار ئێمە ئێستا لە پەیمانگای خۆ من پەیمانگای هیوای تۆ زۆرجار شێوازی و ئوستوبمان هەیە سمیناراتمان هەیە محاضراتمان هەیە بۆ ئەوەی کە کچەکانمان کوڕەکانمان من لەبیرمە چەند مانگێک کۆمەڵێ محاضراتمان بوو بەس بۆچی بۆ تەلەبەی بەشە طبیەکان پێش ئەوەی تەخەڕوج بکەن کە چۆن هەلی کاریان دەستکەوێت چۆن ڕاوەدیناریان دەستکەوێت کە چۆن لە ئێستەوە بچن ناو ئیش و کارەکان کە چۆن لە ئێستەوە خۆیان خۆشەویست بکەن لە لای خستەخانە ئەهلیەکان کەواتە ئەم ئوستوبە دەکرێت بۆ هەندەستە جێبەجێ بە بۆ مامۆستا جێبەجێ بە بۆ هەموو اختصاسەکان جێبەجێ بێت کە ئێمە چاوەڕی دەستی حکومەت نەکەین چاوەڕی دەستی کەس نەکەین من دەڵێم ئێستشی لەگەڵا بێت دەیان و سەدان و جاری وایە بە هەزارەها خەڵکی فلیپینی و تورکی و سووری هەیە لەم وڵاتی خۆمانە ئیشی دەستکەوتووە بەڵام کوڕەکەی من و تۆ دەڵێ ئیشمان دەست ناکەی کاتە لەگەڵ ئەوەشا بۆ حکومەت ناپاڕینەوە دەڵین هەلی کار زۆر کەمە بەڵام هێشتاکە نابێ مەویست بین و دەبێ بەڕاستی هەوڵ بدەین هەلی کارێک بۆ خۆمان بدۆزینەوە. سپاس بۆ مامۆستا نیهادی بەڕێز سپاس بۆ بینەرە بەڕێزەکانم تا بەرنامەیەکی تری نۆماڵ بەخواتان دەسپێرم خواتان لەگەڵ.